آخ کەی دەیتەوە وەساڵێکی گەورە و گران بەسەر دووری تا تێپەڕی کەی دەیتەوە وەساڵێکی گەورە و گران بەسەر دووری تا تێپەڕی پایسەت و گەڵاوەری پایسەت و گەڵاوەری ئەی کچی وڵاتی کوردستان من ئامادەم بۆ کچە کوردێکی وەک تۆ هەوارەوار شوێن پێتەل کوڕە کۆچەری ئەرجانە دیم کچە لادەی بۆ نوێژ ڕادەخا بەرهەڵدێنێ ئەرجانە دیم کچە لادەی بۆ نوێژ ڕادەخا بەرهەڵدێنێ پێم وت نازەنین کە تۆ ڕوخسارت هەموو باغی بەهەشتی خودا دێنێ لە تۆ وایە و خوایە هێندە بێ ڕەحمە کە تۆ بسووتێنێ کە تۆ بسووتێنێ ئاماخە ئەرجایانە کە ڕۆیشتم بەجێ مێشتی خۆتێ دەکوش خۆتێ دەکوش بە ئاشکرایان هێنی هەموو ڕۆژێ سیروانێ فرمێس کە دەڕشت ئەی ئێستا بۆ ناپرسی چۆن لای دڵ ناترسی ئەی ئێستا بۆ ناپرسی چۆن ئاهی دڵ ناترسی چۆن ساڵێکی خۆشەویستی خستە لاوە خستە لاوە لە کاتێکە ئامادە بووم نەک دەفتەرێ دنیات بۆ بکەم بە هۆنراوە